میانڕەوی لە ئاینی ئیسلامەوە سەرچاوەی گرتووە. زانایانی ئاینی بەردەوام جەخت دەکەنەوە کە ئاینی ئیسلام ڕەحمەتە بۆ مرۆڤاتی و لەسەر بنەمای ئاشتی و تەبایی و پێکەوەژیان سەرچاوەی گرتووە. فيها إسلام، فيها تعاون، فيها أصالة. لە شاری سلێمانی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانا و بانخوازی دیاری جیهانی ئیسلامی لەوارە کۆڕێکی بۆ بەشێک لە زانانی ئاینی سلێمانی ساز کردو لەسەر ئەو هێرشانەی لە ژێر ناوی ئیسلامەوە دەکرێنە سەر مرۆڤاتی و بیری میانڕەوی لە ئیسلامدا زۆری باس کرد. مامۆستایانی ئاینی دەڵێن هەر توند و تیژیە کە دەکرێت لە ژێر ناوی ئیسلامەوە ئاینی ئیسلام لێی بێبەریە. يعني قد أوانا نابت أوي قبل توجمك بيبو أوي لإسلام بدن يا إسلام للاواز كان نعم والكو إسلام خوي دينك مستقيم مصر بخوي ودينك بختوري خوش جزراني بخلق دينه نك دينك بقى وكو داعش كان هنا كذا أوانا يعني داعش وفكري داعش يعني خلقاني كتير كهن براسي أوانا يعني دستك لبشتيانا كدسي كفرة كأماني إما بلقى معني لسر أو مسائلنا. ماوەی چەندین ساڵە بیری توندڕەوی شەڕانگێزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ ناوزڕاندنی ئیسلام بڵاو دەکرێتەوە. ئەوانەشی شارەزا نین لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام بۆ گروپ و دەستەوتاقمانە دەناسنەوە کە دوورن لە بەها ئاینیەکان و دروستکراوی وڵاتانی دیکەن بۆ لێدان لە ئاینی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی میانڕەوە وەجعلناکم ئومەتە وەسەطە، ئاینێکی میانڕەوە لە هەموو شتەکاندا و دائیمەن ئاواتی ئەوەیە دەیەوێت خەڵکەکان پێکەوە بژین و پێکەوەژیان و میانڕەوی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەڕاستی ئەوە شتێکی بەرچاو و دیار و ئاشکرایە و ئەوانەی کەوا شارەزان و خوێندەوارن دەزانن کە بەڕاستی هەر تەنها ئیسلامە کە بەڕاستی وەسەطیەت و میانڕەوی هەڵبژاردووە. سەرڕای ئەو دژایەتیە زۆرەی ئاینی ئیسلام کە بەردەوام بەرهەڵسی دەکرێت، بەڵام ئاینی ئیسلام لە گەشەساندنی بەردەوامدایە و خودی دژایەتیەکان بووەتە هۆی گەورەبوونی ئیسلام. هەرچەندە هەوڵی زۆرێک لە وڵاتان و ئەو گروپە ئیسلامیانەی دروستی دەکەن بۆ ئەوەیە بە جیهان بڵێن لە ئیسلامدا نەرمی نییە و جگە لە شەڕ و کوشتن هیچی دیکەی تێدا نابیندرێت، بەڵام لەو پلانانە سەرکەوتوو نەبوون و هەمیشە پێچەوانەی ئەو ئاراستەیە ئیسلام هەنگاوی ناوەگەشەی کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. يا محمد